فیلمی شین هەڵقوڵاوی ناو ڕۆحی کۆمەڵگەیە. هەر کەسێ فیلمی شین ببینێت ژیانی خۆی تیادا دەبینێتەوە. فیلمی شین پێمانەڵێت لە هەر بارودۆخێکی ناهەموارە بیت ئەتوانی گەشت بین و دڵخۆش بیت. سڵاوتان لەبێت. بەرنامەی ئەم هەفتەی سپۆتلایت تایبەتە بە فیلمی سینەمایی شین کە لە دەرهێنانی هونەرمەند محەممەد مستەفا و کۆمەڵی ئەکتەر بەشداری تیادا دەکەن. گفتوگویەکی کراوە لەگەڵ بەشێک لە ستافی فیلمی شین دەکەین. سڵاو بەخێربێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا ئەچمە لای دەرهێنەر. لە فیلمی شینە محەممەد مستەفا شین بۆ کێ دەکات؟ ڕاستی سەوسان خان شین بۆ کۆمەڵگاکەمانەکەین. شین بۆ تاکی کوردیەکەین کە لە چه حاڵ و وەزع و چ نەهامەتیەکەژی. بەڕاستی کێشەی گەورەی ئێمە لە ئێستاە من ئەو بە قەنەعەتی خۆم بۆ دروستکردنی فیلم ئەوەیە کە بێ هونەرمەندەکانمان کۆمەڵگا بخوێنەوە، تاگەکانی ناو کۆمەڵگای خۆمان بخوێن و بۆی بزانن چیان پێشکەشەکەن، بۆی بزانن چیانێنێ. خۆشحاڵانە ئەوەی کە تا ئێستا ئێمە کردومانە و ئەوەی کە خەڵک ئەیبینێتەوە ئەوەیە کە یەتە دەرەوەڵێ من ئەم فیلمە بەرم کەوتووە، من هەستەکەم بەشێکە لە خۆم. بۆیە ئەو شین و ڕۆڕۆیی کە ئێمە دیکەین لە ناو فیلمەکەیە بۆ خەڵکە و خەڵکیش بەریەکەوێتەوە. بەڕاستی بەڵێ ئەچمە لای ڕووبار ئەگەر مایکەکەی بەنێ سپاس. دوای چەند ساڵ کارکردن لە بوارە جیاوازەکانە دوجار وەک ئەستێرەیەکی گەشاوە لە فیلمێکات دەرکەوتی. ئەم ئەزمونە بۆ تۆ چۆن بوو؟ ڕاستی بۆ من ئەزمونێکی تازە بوو، لێوەی فێر بووم. ڕاستە من پێشتر لە شانۆیە کارم کردووە، لە شۆرت فیلما کارم هەبووە، کاری نواندنم کردووە، بەڵام ئەزمموی فیلمی درێژ یەکەم ئەزمونم بوو. ئەزمونێکی زۆر تازە بوو، زۆر شتی تازەی لێوە فێر بووم. من بەردەوام لە فێربوونم، بەڵام شتێکی باشی لێوە فێر بووم. دەستخۆش. ئالا ئەو ئالەنگاریانەی هاتە بەڕێت وەکو ئەکتەر لەم فیلمەدا کا بە ڕۆڵێکی جیاواز ئەتوانم بڵم تا ڕادەیەک دەرکەوت بووی لە ڕۆڵەکانی پێشتر کە لە شانۆیە تۆمان بینی بوو چی بوون؟ بێگومان تۆ هەر کارێکی تازە بکەی خۆشە کارکتەرێکی جیاواز تاقی بکەیتەوە و پێم وایە هەر جارێک ئەگەر بتوانانی شتێکی تازە بکەی شتێکی زیاتر فێرەبی. ئەم کارکتەری من بێگومان هەر کارکتەرێکە کە لە کۆمەڵگایە هەیە و مادەم ئەم شتە بوونی هەیە ئەکرێ ئێمە بزانین و بتوانین چۆن ئەم شتە بەرجەستە بکەین. وەکو ئەوەی کە شتێک بێتە بەردەمم شتێکی وانە بووە. ڕاستە کارکتەرەکەم لە هەنێ ڕۆ کەمێک هەستیارە، بەڵام لە کۆتاییە لە بەرەوەی چەنەها کەسی وامان هەیە لە کۆمەڵگا تۆ ئەبێ زۆر بە ئازایانە و ئازادانش بتانی بەرجەستەی ئەم کارکتەرە بکەی. تا چەند ئەو ئازادیە و جێبەجێ کردیان، تا چەند ئەو ئازادی و بەکارهێنا لە فیلمێکە؟ بێگومان زۆر بە باشی هەوڵما ئەو شتێکە کارکتەرەکەم ئەوێت بیکەم. دەستخۆش. کەژان ئەو نامەیە چی بوو کە بینەرێک بۆ تۆی بەجێهێشت بوو؟ سەرەتا دەستخۆشی و لە یەکەم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و ئەمەوێت پێش هەموو شتێک زۆر سپاسی کاک محەممەد بکەم، زۆر لەگەڵ ئێمە هیلاک بۆ ئەو چەند مانگە. کارکتەری خەندە کارکتەرێکی ینی ژیانی هەستیارە و بوێری ئەوێت کە بتوانیت ئەو ڕوودا و ڕاستەقینانی کە لە کۆمەڵگەکەمان هەیە بیهێنیتە بەرچاوی بینەر. لەبەرەوەی نازانم ئەگەر هەتاوەکو ئێستا بینەری فیلمەکە بوو بێتی تۆزێک ژیانی هەستیارە خەندە بە ڕووداوێکی قورساتێ ئەپەڕێ. من کە بینەر هاتە دەرەوە یەکەم شت کە گوێم لێ ئەبوو پێی زۆر دڵخۆش ئەبووم هەر کەسێک بەهاتایەتە دەرەوە لە هۆڵی سینەما ئەیوت ئەگەر کارکتەری خەندەژ نەبێ کارکتەرەکانی تر چ ژیانی خۆی بێ چ ژیانی ئەو کەسانی کە لەگەڵ یانە ئەژین ینی
کارکتەرێک لە حیاتی هەبووە کەسێری فیلمی سینەمایی شینی کردو من ئەو زۆ دڵی خۆش کردم. ئەی باسی ئەو نامێمان بۆ بکە کە بۆیان بەجێ هێشتبووی چی بوو؟ وەکو بینەر مەبەستت؟ نامەیەک یەکێک لە چاوپێکەوتنەکانتە نامەیە کە خوێنەوە وتە ئەمە هی یەکێک لە بینەرەکانم بوو. بەڵێ پڕ بوو لە دەستخۆشی پڕ بوو لە خۆشەویستی زۆ دڵی خۆش کردم. ئەو نامەیە لەلایەن خاتونێکەوە تەمەنێکی بچووکیشی هەبوو بۆی بەجێ هێشتە بووم پێش ئەوەی کە بچێ بینەری فیلمەکە بێت. هەمووی دەستخۆشی بوو پڕ بوو لە خۆشەویستی و زۆر دڵی خۆش کردم. سەرکەوتوبی کاک محەممەد دەرەنجامە ترسناکەکانی پرسی هەژاریت چۆن وێناکرد بوو لە فیلمی شینە؟ ڕاستەکەی سەوسان خامن ئەوەی وێنام کردووە لە ناو کۆمەلگای هەڵم ێنجاوە هێناومەتە ناو فیلمەکە ینی و ئەو وێناکردنی کە ئەیبینی لە ناو فیلمەکە کاتێک کە کارکتەرەکان بەشێکی زۆری کارکتەرەکان کە ئەناڵێنن بەدەست هەژاریەوە بەدەست ئەو وەزعی کە تایە ژین هەوڵم ما بوو زۆر ڕازگۆیانە ئەو شتە پیشان بەم کە لە کۆمەلگایە گوزارێت کە تاکی کوردی تایە ئەژی و بەردەوام ڕۆژانە تۆ تەعامل لەگەڵم شتانەیەکەی بەڕاستی بۆیە کاتێک کە تۆ بە ڕازگۆیی وە تۆزێک بە نەک تۆزێ زۆر بەو پەڕی سەدقەوە ئەتەوێت بابەتێک حاڵەتێک لە هی کارکتەرێک بێ یا هی ناو فیلمەکە بەعام پیشانی خەڵک بیت باوەڕ بێ بەو ڕازگۆیی ئەگاتەوە پێی ئەجا ئەمە خۆشێکەیە کە بەو ڕازگۆیە بگاتەوە بە خەڵک و خەڵکیش کاردانەوەی هەبێ لەگەڵی من هیچم نەکردووە ئەوەی کە کردومە تەنها ئەوەیە کە ئەوەی کە لە ناو کۆمەلگای خۆمانە ڕوویاوە و ڕوو ئەیا و بەردەوامی شەبێت ئەوەم هێناوەتە ناو فیلمەکەەوە و پیشانی خەڵکیەم بەڵام بە تەنها بەس پیشانانە ئێمە بێ پەیامان هەبێ لەم پیشاندانە ئێمە بێ پەیامان هەبێ لەوەی کە کاتێک کە هەر یەکێک لە کارکتەرەکانی ناو فیلمەکە و پەیامی فیلمەکە بەعام ئەبێ پەیامێکت هەبێ کە بینەربەریەکەوێت یەتە دەرەوە گۆڕانکاریەک ڕوویابێ شتێک ڕوویابێ لە ناویە کە هەست ئەو پەیامە بەربینەر کەوت زۆر لە بینەرەکانمان کێنە دەرەواڵێن ئێمە ئەو پەیامەمان بەرکەوتووە و ئەزانین ئێمە لەکوێ ئەژین و بەشێکی زۆریان ئەو گەشببینیەی کۆتایی فیلمەکەمان کە پیشانی خەڵکیێن بەریەکەوێتوێتە دەرەوە بۆمان باسەکە ڕاستە بەشێکیان کە ئەو حاڵەتانی ناو فیلمەکە بینن ئەو کارکتەرانی ناو فیلمەکە بین لەگەڵیانە لەگەڵ کارکتەرەکان ئینسجامەکەن و ئیتر گریان بێ پێکەنین بێ هەر شتێک بێکەیەنە دەرەوە پێمانەڵێ زۆر بێتاقەتتان کردین زۆر گریین زۆر وابوو بەڵام لەگەڵی شەکە ئێمە خۆمانەچینە ناو قاعەکەەوە بەشی کۆتایی فیلمەکەمان ئەبینین خەڵک چۆن پێیەکەنێ و چۆن دڵی خۆشە لە کۆتاییە کە پەیامێکت هەیە لەوەی کە هەر شتێک ڕوئەیە تۆ بێگەشببین بی چونکە دایم ڕێگە چارەیەگەیە بۆی ئەم ناخۆشیانە تێپەڕێنی بەڕاستی. ڕووبەر سینەمای کوردی تا چەند پێویستی بەم جۆرە فیلمانە هەیە؟ ڕاستی سینەمای کوردی بە تایبەتی پێویستی بەم جۆرە فیلمانە هەیە لەبەرەوەی ئێمە کۆمەلگایەکی عاتفین کۆمەلگایەکین کۆمەڵێک ڕوودا و کارەساتی زۆر ناخۆشمان بەسەر هاتووە هەمیشە حەزەکەین ئەو شتانە ببینینەوە کە بەسەر خۆمان هاتووە بۆیە کۆمەلگای کوردی زۆر پێویستی بەم جۆرە ئیشەیە کە بەری بکەوێ کە خۆی تیا ببینێتەوە کە خۆی لە شوێنی من ببینێ کە خۆی لە شوێنی ئەکتەری بەرامبەر ببینێ حەزەکە خۆی ببینێتەوە بە نمونە من کە خەڵکیەتە دەرەوە دەستخۆشیمان لێکە باوشم پیاکەن و دەسەکەن بە گریان بەسەرماڵن منیش وام لە ماڵەوە منیش زەحیم لە ماڵەوە منیش خوشکی گەورەم لە ماڵەوە ئەو شتە بۆ ئێمە زۆر خۆشە هەستەکەین کە بەڕاستی پەیامەکەمان گەشتووە بە بینەر بۆیە ئێمە کۆمەڵێک کارەسات کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک کولتوری خۆمان
یعنی زۆر گرنگە کە ئێمە دەست بخەینە سەر ئەو مۆزوع هەستیارانەی کە لە کۆمەلگاکە ئێمە ئەگوزارێ خەڵک حەزی لەو جۆرە ئیشانەیە بۆیە هەمیشە خەڵک حەزی لەو ئیشەیە کە بەر خۆیەکەوی و خۆی ئابینێتەوە زۆر گرنگە ئەو ئیشانەی کە ئەیکەین سینناریۆکان کوردی بن بکوردێنرێن ینی بە دڵی کۆمەلگاتۆ بۆ کۆمەلگا ئیشەکەی ئەبێ شتێ بکەی کە بە دڵی کۆمەلگا بێ. ئالا گوێم لە هەنێ بۆ چوونی بینەران بوو کە ئەیانوت فیلمیشین فیلمێکی زیندوو بوو. فیلمی زیندوو یان فیلمێکی زیندوو کە تۆ کارت یا کردووە بۆ تۆی ئەکتەر چییە؟ بێگومان ئەو زیندوێتیە زۆر خۆشە بۆ ئێمەی ئەکتەر لەبەر ئەوەی بۆ پەڕی واقعیانەوە ئێمە ئەتوانین ئیشی تیا بکەین و ڕاستە ینی بێکاری بۆ بکەی ڕاستە هیلاکە بی پێوی بەڵام ئەو زیندوێتیە زۆر خۆشە بۆ نواندن من وەکو ئەکتەر کە باستێکم ینی تۆ ئەتوانی زۆر بەباشی ڕیسێرچ بکەی بۆ کارکتەرەکە و ئەتوانی بۆ نمونە هەر کە بچیتە بازار کەسێ ببینی خۆتی تیا ببینیتەوە ئەتوانی بچیت لعنی کە لە شوێنێک ئەڕۆی بەڕێگا لە سەر جادەکان هەستەکەی ئەو کەسە شتێکی وەکو کارکتەرەکەی توێ تۆ وەریەگری ئەمە هۆکاری ئەو زیندوێتیەیە کە لە ئیشەکانە هەیە. تۆ بۆ خۆت تا چەند زیندووبی لە کارەکەیە؟ بێگومان زۆر ینی بۆ پەڕی زیندوێتی هەر یەکێکمانانی ئیشمانبوونەکە بۆ خۆت دەگەڕێنیتەوە یان بۆ دەرهێنەریان بۆ ئەو ستافی کە کارە لەگەڵکردن یان بۆ ڕۆحێتی کارەکە؟ بەڕای من بۆ هەمووی لەبەرەوەی بە تەنیا تۆ ناتوانانی ئەو بکەی ئەنی دەرهێنەر ڕۆڵێکی زۆری هەیە لەو شتەیە کە خۆشبەختانە من لەم فیلمە توانیم لەگەڵ کاک محەممەد مستەفا بەر ئەو شتە بکەوم و کە ئاسانکاری زۆر باشی بۆ ئێمە کردەوە لەگەڵ ئەوەشە لەگەڵ ستافێکی زۆر باشە کارمان کردووە هەمووی بۆ پەڕی دڵسۆزانە و بۆ پەڕی ماندوونە ناسانە ئیشمانە کرد و هەست ئەەکەم هەمومان پێکەوە توانیمان ئەم فیلمە بە فیلمێکی زیندوو دروست بکەین. کەژان بۆ ماوەی 5 بۆ 6 مانگ کارە لە کارکتەری خەندایە کردووە. 5 بۆ 6 مانگ چی پێبەخشیت؟ چۆن دروست بوو؟ خەندە چۆن زیندوو بوو لە فیلمەکەیە؟ ماوەی 5 بۆ 6 مانگ زۆر هیلاک بووین. من هەڵبەتە پێشکارەکە بەڵێ ڕۆژانە پرۆڤەمان ئەکرد. من ماوەیەکی زۆرە لە ڕاگەیاندنا کار ئەەکەم بەڵام سینەما بۆ من تازە بوو بەس ئەو چێژەی کە لە سینەما بینیم تاوەکو ئێستا لە ڕاگەیاندن نەمبینیەوە بەڕاستی 5 بۆ 6 مانگ زۆر بەوردی ئیشمان لەسەر هەرکام لە کارکتەرەکان کردو من وەکو خەندە باسی ئەەکەم زۆر سێرچم کرد زۆر گەڕام زۆر سێری فیلمم کرد ڕۆژانە لەگەڵ کارکتەری خەندەیە ئەژیام بەجل و بەرگ و بە هەڵسو کەوت و تەنانەت بە قسەکردن هەتاوەکو دروستمان کرد. بەڵێ حەما وەک هونەرمەندێک چیت لە دەرهێنانی فیلم دەست دەکەوێت؟ جار لە بوارەکانی تر بۆ نمونە بواری شانۆ کە تاقی و کردوتەوە کارتیا کردووە بوارەکانی تر لە هەر بوارێکا کە کارێک کردبێ کە تایبەت ببێ بە هونەر. سینەما چی پێبەخشیت؟ چۆن جیاواز بوویت؟ ڕاستی من وەکو هونەرمەندێک یعنی وەکوی کە ئەمەوێت لەم ژیانەیە جێدەستێکی بچووکم هەبێت دایم بە دوای ئەو ڕێگەیانەیە گەڕێم کە بتوانم ئەم جێدەسە بچووکە بەجێ بێڵم ئیتر هەر بوارێک بێت بتوانم لە هەر ڕێگەیەکەوە ئەم شتە بکەم من هەوڵی خۆمەیەم و ئیشی بۆ ئەەکەم هەستم کردنیای فیلم بەڕاستی لە ئێستەیە بۆ کۆمەڵگای خۆمان واز بێنە چکەدە ئیتر لە ئێستا لە هەموو دنیا فیلم تەواو سەیتەرەی کردووە زۆر باش چۆتە ناو خەڵکەوە ئەو بەڵام ئێستا بۆ کۆمەلگای ئێمە هێشتا ئەوانە زۆر نوێیە بەڕاستی بە تایبەتی بۆ فیلمی کوردی نوێ بۆ من هەستم کرد لە ڕێگەی ئەم فیلمەوە ئەتوانم ئەو پەیامەی کە هەمە ئەوەی کە ئەمەوێت هەم لە ئیشەکانی ترم لە ناو شانۆیە کە ویستومە بیگەێنم بە خەڵک چکە گەردیقەت بێ من لە ناو شانۆشە ستایلی ئیشکردنەکەم هەر لەم نەوە ئەستایلە بۆ کە ئێستا لەم فیلمایشم بۆ کردو بەڕاستی بۆیە ویستومە
لە ڕێگەی فیلمەوە بە هەمان شێوە ئەو پەیامانی هەمە من بەڕاستیڵم هوەر یەکێکە لەو ڕێگانی کە تۆ توانی ئەگەر بە بچووکیش بێ دەست هەبێ لە ڕێککردنەوە و ڕاستکردنەوەی کۆمەلگاکە تا بەڕاستی ئەوەی ویستومە بیکە من تەنها ئەمەیە و ئەگەر بتوانین بیکەین باوەڕ بێ بڵین ئەگەر فیلمەکەمان 30,000 کەس 40,000 کەس بیبینێ بە هەموو هەرێمی کوردستان بۆ من 3 کەس بەڕاستی بەری بکەوێت گۆڕانکاری تیا ڕووبا بۆ من زۆر گەورەیە بەڕاستی دایم فیلم و هوەر ئەتوانێت ئەو گۆڕانکاریە دروستکە بە ڕێگەیەکی ڕاست بە پاکی بە جوانی دروستیەکە یعنی وەکو ڕێگەکانی تر نییە دڵنیان پارە ئەتوانێت زۆر شت کات پەروەردە ئەتوانێت یەک دنیا شت بکات یعنی هوەری ژێکێکە لەو ڕێگانی کە تۆ توانیت گۆڕانکاری دروستکەیت بەڵام گۆڕانکاریەکە لە ڕێگەی جوانیەوەیە لە ڕێگەی هوەرەوەیە کە توانی ئەم گۆڕانکاریە بە پاکی دروستکەی لە ناو خەڵکا لە ناو کۆمەڵگایە ئەموو هەدەفی من ئەوەیە کە ئەو گۆڕانکاریانە ئەگەر چی بچووکیش بێ بتوانین دروستیکەی مەڕاستی ڕووبار فیلمی شین ڕووناکی خستە سەر چ پرسێک ڕاستی فیلمی شین ڕووناکی خستۆتە سەر زۆرێک لە کێشەکانی کۆمەلگا ینی هەموو ئەو بابەتانی کە لە فیلمەکەی باس کراوە بابەتی ئانین بابەتی گەرمی ڕۆژن هەموو ئەو کێشانن کە ئێستا لە کۆمەلگای کوردیە بەسەر تاک بە تاکی کۆمەلگای کوردیایەت بۆیە پەیامی فیلمی شین پەیامێکی گەورەیە لەسەر مۆزوعێک نەوەستاوە بە تەنیا کۆمەڵێک پەیامی هەیە و لە کۆتاییە پەیامە گەورەکە ئەوەیە کە ئێمە ئەگەر هەموو دەرگاکانیش داخرێ لە سەرمان دەرگایەک هەر واڵا ئەبێ لە سەرمان و ئەبێ گەشت بین تەسەوەرەکەم پەیامی زۆر تایە فیلمەکە بەڵێ وابزانام ئەتێ قسە ڕاستەکەی بن زۆر ناچمە ناو سپۆیلی فیلمەکەەوە بەستانیا لەسەر یەک دوو پەیامی ناو فیلمەکە توانی قسە بکەین کە ئەمانەوێت چی بە خەڵک بڵین یەکێک لەو پەیامانەی کە هەمانە مەسلەی قاچاقە قاچاق بە هەموو معناکانیەوە بە قاچاق بردننی خەڵک گەنجەکانمان بۆ دەرەوەی وڵات و بە قاچاق غێنانەوەی مەسلەی دەرمان و ئەو شتانە بۆ ناو کۆمەڵگای خۆمان کە چی کاریگەریکی خراپی و ئێمە ڕۆژانە بەر ئەو شتاکەوین کە چی کاریگەریکی خراپ لەسەر کۆمەلگا دروستەکە یەکێکی تر لەوانە مەسلەی دنیای پەبلیک فیگەری و مۆدێل و ئەو شتانەیە کە ئێمە زۆر بە حەزەرەوە زۆر بە شێوازێکی زۆر پەروەردەیی و زۆر هوەریانە ویستومانە ئەم پەیامە ڕێک بکەینەوە لە ناو کۆمەلگا ئەتوانی تۆ پەبلیک فیگەر بی ئەتوانی تۆ مۆدێلێک بی و ئەشتوانی خۆت نەفرۆشی ئەتوانی ئەوەی هەتە ئەوەی کە ئەتەوێ بیکەیت لە ڕێگەی ئیشەکەی خۆتەوە لە ڕێگەی توانەکانی خۆتەوە بیکە تۆ لە شوێنێکا لە خۆت لە دەسەیی کە ئیتر خۆتە فرۆشیت خۆتە فرۆشی بە شوێنێک بە کەسێک بە هەر شتێک کە ئێمە لەناو کۆمەلگایە بەڕاستی بینینەم حاڵەتە ئێمە هەوڵمانەوە شتە ڕێککەینەوە و ئەم ڕێگە ڕاستەکە پیشانیەوە ئەو خەڵکانە بین کە ئەتوانی تۆ ئەمە بکەیت بەڵام بە شێوازێکی ڕاست شێوازە ڕاستەکەی کە لە هەموو دنیاکرێ تۆ دەتوانی بە شێوازە بیکەی ئەمە کۆمەڵێک بابەتن کە ئێمە ویستمانە دەستخینە سەری و لە پەناشیاک من ناچمە ناوە چونکە ئەمەوێ خەڵک بێجارێ سەیری شتمان زۆر ماوە شتی زۆرمان ماوە ئەوەیە کە ئەمانەوێ ئەو گۆڕانکاریە بکەین و ئەو ڕێگە ڕاستە پیشان بێ بەڕاست هەمان پرسیارەشم هەر بۆ تۆ بوو گۆرانی چ پەیامێک بە فیلمێکی سینەمایی بەخشێت ڕاستەکەی گۆرانیەکەی ئەم فیلمەی ئێمە تاوان بە باوەڕتان بێ چکە هێشتا بڵاومان نەکردوتەوە یعنی بە ڕۆژانە ئێمە مەسجمان بۆیە دەڵێت تکایە ئەو گۆرانیە مامانەوێ یعنی خەڵگێ دوی شەو مەسجمان بۆ کاڵێت کات لیەکەم بەز و گۆرانیم بۆ بنێرە با یەک تۆزگوی لێ بگرم خاتو ڕێناسیش زۆر جوان و زۆر جوان و توێتی بەڕاستی زۆر تایبەت و توێتی دەستەکانی خۆش بێ
و هەموو دەستی هەمووانە خۆش بێ کە دەستیان هەبوو لە دروستکردنی ئەو گۆرانیایە بەڕاستی. ئەم گۆرانیە بەڕاستی لەگەڵ ناوەڕۆکی فیلمەکەی ئێمە ئەگونجێت، چونکە ڕێک ئەو هیوایە باسەکات کە بەیانیەک بەختەوەری لە سەفەرەگەڕێتەوە و ئەتوانین ئێمە پێڵاوی لێ بشارینەوە بۆی نەڕواتەوە. یعنی زۆر زۆر گونجاوە لەگەڵ پەیامی ناو فیلمەکەمانە و زۆر زۆر کاتێک گوێ لەو گۆرانیاگری یەک دنیا هیوات بۆیت، یەک دنیا هینێت بۆ یەکەوەی کە ئەگەر لەو پەڕی ڕەشببینی شابیت ئەتوانی شتێکەیە گۆڕانکاریەکەت تا دروستەکات و گۆرانیەکە و فیلمەکەمان لە شوێنێکا جیاوازن بەڵام لە کۆتاییە یەکەگرنەوە. لەناو فیلمەکە ئێمە زۆر ڕەشببینین لەوەی کە لە تا کۆتایی فیلمەکەمان لەوەی کە ئێمە لە چ وەزعێکە ژین ئەو معاناتانی کە هەمانە. گۆرانیەکە پاڵپشتە بۆ دیوەکەی تری ئەو ڕەشببینیە کە گەشتبینیە کە لە کۆتایی فیلمەکە ئێمە بە خەڵکین زۆر یەکانگیرە بنەوە لە کۆتایی. ڕووبار لەسەر سێت چ شتێک پێکەنین یان گریان بوو بۆ ڕووبار؟ ڕاستی هەموو ئیشێک کە ئەیکەی لەسەر سێت لە کاتی پرۆڤە پێکەنین دروستە بێت چکە هیچ ئیشێکیش بەبێ پێکەنین و سۆبەت ناڕوا بەڕێوە. هەمووتان پێکەنن چیە؟ چی هەبوو زۆر سەرنج ڕاکێش بێ؟ ئەمە ئیشی خۆیەتی وەستان. بەڵێ ئیشم لەگەڵا کردووە کارمان کردووە زانم. پێکەنین دروستە بێ سوعبەت دروستە بێ بەڵام لە هەنێ حاڵەتە مەسەلەن لە کۆمەڵێک دیمەنا بەڕاستی ئێمە خۆمان بۆ حازر کردووە لە کاتی پرۆڤشە یعنی نەمانیستوە پێکەنین لەو دیمەنانەیە دروست بێ بۆ ئەوەی لە کاتی وێنەگرتنە مشکلەمان بۆ دروست نەکا کۆمەڵێک حاڵەتی گریانی تایە مەسەلەن زۆر شت هەیە مەسەلەن لە ژیانی ڕۆژانەمان خۆمان بەری کەوتوین. ئێستا خۆم کە دانیشتوم سێری فیلمەکەم کردوتەوە گریاوم بە دیارەوە کە خۆم نواندنم کردو گریاوم یعنی زۆر زۆر بەرتەکەوێ بەڵامی تر پێکەنینی شەوێ شتێکمان بۆ باسکەن زۆر پێەکەنن با ئێمەش پێ بکەنین لەگەڵتان. وەڵی شتەکان بەڕازی ئەمەنە زۆر بوون جا هەر هەمووشی هەمووی لە ڕێگەی ئەمەوە بوو ئیشی خۆیەتی من دایم ماڵە ئەمە ئیشی خۆیەتی لەوینانێ. ڕاستی بۆ پاڵپشتی بۆ ئەم قسەی ئێمە زۆر لە وەختی دروستکردنی فیلمەکە لە وەختی پرۆڤەکردن بۆ فیلمەکەیە زۆریشمان لەسەرەوە کرد ئەو شوێنانی کە زۆر حساسن لە وەختی پرۆڤەشە نەمەیەش هیچ جۆرە پێکەنینێک دروست بێ چکە ئەمزانی کاتێکا چینە سەرسێت کاتی شوتینی فیلمەکە ئەم شتەیەتەوە تیاتامێنێتەوە یعنی تۆ خۆش ئاکتەری ئەمانەش یعنی ئەی بینیت ئەو شتە کە ئەو حاڵەتانەمان بینیوە بۆیە زۆر حەزەرمان کردووە لە هەمان کاتە لەسەر سێتیش کاتێکە ڕۆژانی شوتینی فیلمەکە ئەو حاڵەتە هەستیارانە من هەموو ئەکتەرەکانم دابڕیون خستومنەتە ژوورێکەوە خستومنەتە شوێنێکەوە بۆیی بەرکەوتنیان نەبێ لەگەڵ دەرەوەی خۆیانە بۆیی ئەوەی کە پیشانی ئین بە واقعی و بە باشی پیشانی بین یعنی چونکە کاتێک کە ئەکتەر یەتە دەرەوە بەرستافی فیلمەکەکە بەرکرووەکەوێ بەر هەر شتێکەکەوێت ئەگەر حاڵەتێکی کەمی پێکەنین بێ ئەگەر بێزارکردنێک بێ بۆ ئەکتەرەکە شتێکی ناخۆش ڕوئەیە و ئەوەی کە ئەمانەوێت بە پاکی و بە جوانی دروست نابێ بۆیە زۆریشمان لەسەرەوە کرد ئەمانە کەمترکەینەوە یعنی نێڵینەوە حاڵەتانە ڕووە بەڕاست. ئەحەمە پێت وایە دەرهێنەری دووهەمی هەر کارێکی فیلم مۆنتێرەکەی بێت؟ بەڵێ بێگومان بەڵێ بێگومان ڕاستی من کاکەبیران دەستێکی زۆر زۆر باشیە بوو لە دروستکردنی ئەم فیلمەیە و سپاسیەکەم زۆر ماندوونە ناسانەی شێ کرد و بەڕاستیکێکە لە ئیدیتەرە زۆر باشەکان لای من چونکە بەردەوام لە ڕیسێرچایە بەردەوام لە گەڕانایە بەردەوام لە یوتیوب و ئەوانە ماستەر کلاسە خوێنێ هەوڵەیە بۆ ئەوەی چی تازە هەیە لە دنیاە لە مەسلەی ئیدیت و ئەوانەیە ئەو بەری کەوتوو بینیوێتی و ئیشی لەسەر کردو ئەوە یعنی کوڕێکی زۆر زیرەکە
بەڵام من هەوڵمما لەم فیلمەیە زۆر گۆڕانکاری لە چونکە ئیدیتەرە توانێت گۆڕانکاری زۆر گەورە بکە لە فیلمەیانی ئەتوانێت چیرۆکت بەرەو ئاڕاستەیەکی تر بەرێت بەڵام من خۆم بەڕاستی نەمویست و نەمهێشت ئەم فیلمە چونکە کاتێک کە سینارۆکە خوێنیتەوە لەگەڵ دروستکردنی فیلمەکەیە جیاوازیەکی ئەو تۆ نابینی ئەوەی کە ویستومانە وەکو سوورە لە ناو سینارۆکەیە دروستمان کردو ئەوەمان کردو بە وێنە و پیشانی خەڵکمان ناوەتەوە زۆر گۆڕانکاریمان تیانە کردووە بەڵام لە مەسلەی ئیدیت و وردەکاری و نەرمی کەت و ئەو شتانەیە بەڕاستی ناتەبیعیە و دەستی خۆشبەشتی زۆر باشی کردو دەستان خۆش بێ کارەکە پێوەی دیارەکە ماندووبوونی تیادا بەکار هاتووە وەک ئەکتەر تا چەند بۆچوونی تۆ قوبول کراوە لەلایەن دەرهێنەر یان ئەکتەری بەرامبەر یان ستافی کارکردن ئەوەی کە منی زۆر دڵخۆش کرد هەر بۆچوونێکمان هەبوایە کاک هەما ئەیوت هەر شتێکتان ئەوێ هەر بۆچوونێکتان هەیە ئەتوانن پێم بڵێن ئەگەر پێی باش بواە ئۆکەی ئەگەر پێی باش نەبواە بە شێوەیەک پێی ئەوتین کە قەناعەتمان پێ بکات و هەست بەوەش نەکەین کە مەسەڵەن بۆچوونەکەی ئێمە قبول ناکایان شتێک زۆر هاوکارمان بوو و شتێکی تریش کە دڵخۆشی کردم ئێمە بەڕاستی وەکو خێزانێک ئیشمان کرد ئەو ماوەیە پێکەوە هەر کامێکمان دیمەنێکی هەستیارمان هەبوایە مەسەڵەن لەسەر سێت کەسیان قسەیان لەگەڵ من نەئەکرد یان من قسەم لەگەڵ ئەوان نەئەکرد بۆ دیمەنە هەستیارەکانیان جارێکیشیان یەک دیمەنم هەبوو 3 سعات لە ژوورێک کاک حەمەداینام و کەسم نەبیری بەس بۆی ئەو ئەحساسە وەربگرم زۆر هاوکارمان بوو لە هەموو ڕۆیەکەوە سەرکەوتوو ڕووبار تایبەتمەندیەکانی فیلمی سەرکەوتوو ئەوانەی کە بینیوتە و ئەوانەی کە کارت یادا کردوون چین؟ من هەموو کاتێ هەمیشە ئەم شتە ئەڵێمەوە فیلم کاتێک سەرکەوتووە فیلم شانۆ دراما کاتێک سەرکەوتووە کە ناوەڕۆکی بابەتەکە پەیامێک بێ بۆ خەڵک و خەڵک بەری کەوێ و لێ تێبگا فیلم چییە دراما چییە شانۆ چییە مۆسیقا گۆرانی هەموو ئەم هوەرانە پیشاندانی جوانیە ناشرینیە گرفتەکانە ئەو ڕووداوانەیە کە بەسەر کۆمەلگاکەتایەت بۆیە تۆ کاتێک سەرکەوتووی کە لە ئێش و ئازار و خۆشی و ناخۆشیەکانی کۆمەلگاکەی تۆ خۆت تێبگەی هەمان ئەو پەیامانە بگەێنی بە کۆمەلگاکەت ئەو کاتە من بە ئیشێکی سەرکەوتوی ێزانم حەما ڕۆڵی ڕاگەاندنەکان بەگشتی لە بنیاتنانی فیلمێکە یان لە گەیاندنی فیلمێکە یان لە دروستکردن و بەرهەمهێنانی فیلمێکە وەک دراما چییە و چۆنی بینیت تا چەند پێویستە؟ ڕاستی ڕاگەاندنەکان زۆر گرنگن بۆی بتوانین ئێمە کاتێک کە فیلمێک دروستەکەن یان شانۆیەکەکەن یان هەر بابەتێکی لایەنێکی تری هوەری بێ ئێمە لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە توانین بگەین بە خەڵک و ئەتوانین ئەوەی کە بتوانین بینەرێکی باش بۆ خۆمان پێیا بکەین ڕاستە ئێستا سۆشیال میدیا بۆتە جێگرەوەیەک لەوەی کە تۆ بتانی پەیامەکانی خۆت بگەێنی بە خەڵک لەوەی کە تۆ بتانی بینەرێک لە دەوری فیلمەکەی خۆت کۆکەیتەوە بەڵام هێشتا بۆ کۆمەلگای ئێمە ڕاگەاندنەکان زۆر گرنگن بۆی بتوانن هاوکاری هوەر بکەن بۆ هێنانی خەڵک بۆ ئەوی هوەرێک بگەێنن بە خەڵک بەڕاستی ئەمە زۆر گرنگە و وەکۆی کە بڵێ بۆ مەسەلەی دروستکردنی دراما و ئەو شتانەش بەڕاستی زۆر گرنگە کە کەناڵەکانمان هاوکار بن لە دروستکردنی دراما لە دروستکردنی هەتا فیلمیش یعنی لە زۆر شوێنی دنیا هەیە کەناڵی ڕاگەیاندن فیلم بەرهەمەیەنێت و هاوکار و سەپۆرتی فیلمیشەکە ئەمانەشتی زۆر گرنگن و ئەوەی خۆشحاڵانە لەوەی لەم ساڵا بینیمانە کورسات دەستێکی زۆر باشی هەبوو لەم شتەیە هەم فیلمێکی بەرەمهێناوە هەم درامایەکیشی بەرەمهێناوە و بەردەوامیش ئاگادارین لە ڕێی بەشی دۆبلاژی کەناڵەکەەوە کۆمەڵێک درامای زۆر باش بەڕاستی درامای زۆر چیپ و درامای خراپ درامای زۆر باشیە ناوە و
پێشکەشی خەڵکێکە بەس هیوادارم ئەو پارەی کە لەو درامایانەی کە وەرەگێڕانی بۆ کرێ و دۆبلاژی بۆ کرێ ئێنەکە بیخەنە سەر تۆزێکی تری بخەنە سەر و بتوانین درامایەکی تری پێبەرەمیە بێنین ئەمە شتێکی زۆر باشە بێ بەڕاست هیوادارین و ئەوەی ئاگام لێبێ کەناڵی کورسات هەمیشە هەوڵیاوە گرنگی بەشتە خۆماڵەکان بات هیوادارین بۆ لەمەوزوە بە فیلمی زیاتر و درامای زیاتر بەرهەم بهێنێت ئالا چیرۆک چۆن نەتوانێت تیشک بخاتە سەر ئاشکراکردنی میکانیزمەکان بێگومان چیرۆک لە فیلمە لە هەر ینی لە درامایە لە شانۆە لە هەر شتێکە زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەگەر کاتە تۆ چیرۆکێکی چڕ و بەهێزت نەبێ بۆچوونی من لایەنەکانی تر چەند باش بن ناتوانن ینی شتێکی باش بەرهەم بێنن لەبری چیرۆک زۆر زۆر گرنگە بەڕای من ینی سەرەکی ترین شتە لە بەرهەمێنانی هەر ئیشەکە بەڵێ بۆ تۆ چیرۆکی شین چ پامێکی پێبەخشیت وەکو خۆم چیرۆکی شین پامێکی زۆر زۆر جوانی هەبوو ئەتوانم بڵێم زیاتر مشکی منی کردەوە لەوەی کە لە ژیانە چی ڕۆیە چی ئەگوزارێ و ئاشناتەکە بە زۆر شتی ورتر کە لەوانەیە تا ئێستا پێی ئاشنا نەبوو بیت و تۆش کارێکەکەی ئەم چیرۆکەی کە بەر تۆ کەوتووە بە هەمان شێوە بەر ئەو کەسانشکێکێن بۆ بینینی فیلمەکە و بەڵێ حەمە با باسێک لەو کەسانە بکەین کە لە پشت کامێرەوە کاریان کردووە ئێوە بە چ میکانیزمێک کارتان کردووە و کێ بوون ئەوانەی کە هاوکارتان بوونیان کاریان کردووە لە فیلمەکەی ئێوە بۆتە هۆی سەرکەوتنی فیلمەکەتان من ڕاستی بڵێم تاک بە تاکی ئەوەی کە لە ناو فیلمەیە بووە هەر هەموو هاوکارێکی زۆر باش بوون بۆی بتوانم فیلمە سەرکەوتوو بێت هەر هەمووی یعنی هیچ کەسێک نەبووە بەڵێم هاوکار نەبووە چونکە بەڕاستی ئەوەی لە بەرهەمێنانی ئەم فیلمەیە ئێمە زۆر ئاستەنگ هاتە بەردەممان و هەموو ئەو هەستەنگانە بە هەوڵ و توانا و جددیەتی ستافەکە تێمان پەڕانوە بەڕاستی و ئەوەی کە لەگەڵمانایشە خۆتەزانی کروی ئیشەکە نزیکی 25 بۆ 30 کەس بوون یعنی ئێستا ناتوانم ناوی هەمویان بێنم بەس سوپاسی یەک بە یەکیانەکەم لە دیتر لە بچووکترین بەشیەوە تا گەورەترین بەشی کە هاوکارمان بوون یەکێک لە پۆینتە سەرەکیەکانی سەرکەوتنی فیلمی شین باشی فیلمی شین باجارن لاڵین سەرکەوتن ئەوەیە کە ئێمە دیۆپێکی زۆر زۆر بێدەنگ زۆر زۆر بە سەلیقە و جوانمان لەگەڵ بوو بەڕاستی و دەورێکی زۆر باڵای هەیە لە دروستکردنی ئەو فرێمانەی کە ئێمە بڵین ویستومانە دروستیکەین هەم لە ڕووی لایتەوە هەم لە ڕووی تەکوین و کۆمەڵێک شتەوە یعنی زۆر بە جوانی دروستی کردەوە کە ویژ ڕاستان جەلالە کوڕێکی گەنج تازە دروستە بێ بەڵام بە یەک دنیا خەونەوە بە ئەزانین چۆنە من ئاگام لێ کاتێکا چێتە ناو هەر فیلمێکەوە یەک دنیا تەحزیراتەکە تا چێتە ناو فیلمەکەەوە ئەمە زۆر گرنگە یعنی پێویستمان بەو تازە بوونەوەی هەیە و ئەمە زۆر گرنگە و باوەڕ بێ سینەما ژەر بەم شێوازە دروستە بێ ئەوەیە کە تۆ بەردەوام لە تازە بوونەوەیبی چ وەک ئەکتەر چ وەک دەرهێنەر چ وەک هەر ستافێکی تری ناو فیلم بێت زۆر گرنگە کە بەردەوام لە تازە بوونەوەیبی خۆشبەختانە ئەوەی کە لەم فیلمە ئیشی کردووە من ئەو ئەحساس و هەستم بەرکەوتووە کە بەردەوام هەوڵێن شتی تازاکەن ریسێرچەکەن بۆ گەڕان بە دوای ئەو بەشەی خۆی ئەو لایەنەی خۆی کە بتوانێت بە باشترین شێوە بە پڕکوالێترین شێوە بیگەێنێ بە خەڵک ئەمە شتێکی زۆر باش بوو و بە یەکێکی تر لە لایەنەکانی تری کە هاوکاری فیلمەکەی کرد بۆ باشترکردن ئارت دایرەکتەری فیلمەکەمان بووە کە کاکبەر هەموو بەرەم تەیب زۆر زۆر هاوکار بوو لە دروستکردن و وێناکردنی ناوماڵەکە بەڕێزە خۆت بینیوتە سەوسان خان یعنی ناوماڵێکی زیینوە بینیت ناوماڵێک کە بینیت کە ئەو کارەکتەرانی تیا ژین
مێژوەکەی بینیت کە ئەم کارەکتەرانە پێکەوە چۆن بەڵێ. ژیاوەتیایە ئەو فۆزایی ناو ماڵەکە ئەو شتانە زۆر بە جوانی دروستکراوە بەڕاستی من لە سەرەتاشەوە وەکوتم سوپاسی یەک بەیەکی هەموو ئەوانەکەم کە هاوکار بوون و دەستخۆشیش لە هەمویانەکەم بەڕاستی. ڕووبار تا چەند پێویستە گەنجەکانمان کە ئێستا لە بواری فلم لە هەر بوارێکی تری هوەرا کە کارەکەن بەڕاستی جێدەستیان زۆر زۆر دیارە تا چەند گرنگ و پێویستە سوود لە تواناکانی پێشووتری خۆیان ببینن. سەوسەنخان لەم چەند ساڵی ڕابردوو کە من ئیشم کردووە لە شانۆش و لە سینەما و لە دراماش ئێستا لە پرۆسی وێنەگرتنام بەشداریم کردو لە درامایەکە یعنی ئەوەی کە من ئەیبینم زۆر زۆر جێگەی دڵخۆشیە بەڕاستی کۆمەڵێک گەنج کۆمەڵێک تاقەی زۆر زۆر باشمان هەیە لە کوردستان لە هەرێمی کوردستان کە یعنی ئیشی زۆر باشەکەن زۆر زۆر بە دڵسۆزانە لەسەر سێت یعنی من هەنێک جار حەپەسام ئەمود بە قوربان تا کوڕی زۆر گەنج کچی گەنج هەمووی مناڵ چونکە خۆشەویستیان هەیە بۆ ئیشەکە حەزیان لێتی و یعنی تمۆحی گەورەیان هەیە بۆیە لەشتی زۆر بچووکەوە دەست پێەکەن یعنی ئاساییە بەلایەنەوە مەسەلاً بێت لەگەڵ ئێمە لەسەر سێت خواردن بۆ منی ئەکتەردانێ ئاساییە بەلایەوە مەسەلاً ئەو سەرسێت پاکاتەوە لەبەرچی لەبەرەوەی خەونێکی گەورەی هەیە خەونێکی گەورەتری هەیە بۆیە بەڕاستی من ئەمەوێ بڵێم یعنی لە ئەم چەند ساڵی ڕابردوو لە کۆمەڵک ئیش کە بەشداریم کردووە هەموو ئەو تاقە جوانانم بینیوە هەموو ئەو کوڕکچە گەنجانم بینیوە ئەمەنە دڵم پێیان خۆشە نازانم پێیان بڵێم چی واتە تا چەند پێویستە ئێمە سوود لە گەورەتر یان ئەزمونتر لە خۆمان ببینین. ڕاستی ئێمە ڕاستە لە پێش ئێمەیە ئیشی زۆر باش کراوە یعنی ئەگەر بڵێم نەکراوە ئەو بێ ئینسافیە ئیشی زۆر زۆر باش کراوە بەڵام بە بۆنەی ئەوەی کە ئێستا زیاتر گەنجەکانمان سوود لە تەکنەلۆژیا وەرەگرن لە پێش ئێمەیە ئەو شتە کەمتر بووە بۆیە ڕاستە مەسەلەن منی ئەکتەر لەوانەیە وەکو نواندن سوود لە جیلی پێش خۆم وەرگرم بەڵام وەکو تەکنیک کەمتر سوودی لێ وەرگرم ئێستا ڕۆژ بە ڕۆژ دنیای تەکنەلۆژیا لە تازەبوونەوە و نوێگەریە بۆیە ئەگەر فریای خۆت نەکەوی دواکەوی زۆر دواکەوی بۆیە من وەکو نواندن ئەتوانم سوود لە جیلی پێش خۆم وەرگرم بەڵام وەکو تەکنەلۆژیانە ئەبێ بەردەوام لە تازەبوونەوە و نوێگەریابی. حەما دوجار شین ئەوێ بڵێ چی؟ شینەوێ زۆر شت بڵێ ڕاستی پێ بڵێم بەڵام یەکێک لەو بابەتانەی کە زۆر جەختمان لەسەر کردوتەوە ئەوەیە کە ئێمە گەشببین بین ئەوەیە کە ڕاستە کۆمەلگاکەمان بەو وەزایاڕوە بەو ناخۆشییاڕوە ڕاستە تاکی کوردی لەناو فەوزایەکی زۆر ناتەبیعیاژی بەڕاستی تر فەوزاکە بەشێکی کۆمەلگای خۆمانە بەشێکی تری هەموو دنیاەکەی تی کەوتوین بەڕاستی و ئەوەش لە دوای کۆرۆناوە ئەم حاڵەتانە دروست بووە یعنی هەموو دنیا لە فەوزایەکی سەیراژی و ئێمەش بەشێکین لەو دنیاە و بەشەکەی تری ڕەبتیە بە کللتور و بەو ژیانەی خۆمانەوە لەم هەرێمەیە کە تیاژین تەنها ئەوەیە کە ئێماڵین ئەم فەوزایی کە هەیە ڕۆژێک لە ڕۆژان هەرکۆتایی پێێت ڕاستە لەوانەیە ئێمە بگەینە ئاستی تەواوەتی ناخۆشی ئاستی تەواوەتیەوەی کە تۆ ئیتر هیچ ئەمەلێکە نامێنێ بەڵام دایم تروسکاییەکەیە دایم شتێکەیە کە تۆ توانی لە ڕێ لەوێەوە بچیتەوە ناو دنیا ناو ئیتر خۆ دنیاش ڕاستیت پێ بڵم سەوسەن خان هەر ژیان خۆی بەشێکی زۆری ئەو معاناتەیە و ژیان ئەگەر معاناتی تیانە بێ و کێشی تیانە بێ و ناخۆشی تیانە بێ هەمووی خۆشی بێ نابێ بەڕاستی بۆیە من ئەڵێم بە گەشببین بین چونکە ئیتر ئینسان ئەگەر ئەو گەشببینیە لە دەستبات ئیتر هیچی نامێنێتەوە بەڕاستی یعنی ئیتر ئەبێ بە ڕۆبۆتێ بە شتێکی تر هیچی لە توانایە نامێنێ بیکە و ئیتر زۆر گۆشەگیرە بێت ژیان خۆی پڕە لە ناشرینی با ئێمە
هەوڵ بین ئەو ناشرینیانە دەستێکی بچووکمان هەبێ بۆ گۆڕانکاری تیا و جوانی بکەین. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوادارم پڕ بینەرترین فیلم بێت. هیوادارم بەردەوام بن و لە سینەماکانی باشوورە هەموو سینەماکان پڕ بێت لە فیلمی شین. سپاس بۆ ماندووبوونتان، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. بەرنامەیەم هەفتەیەمان کۆتایی هات، خواتان لەگەڵ.